جارێکی تر یەکێتی لە کەرکووک داوای پۆستی پارێزگار دەکات و بۆ ئەو مەبەستەش ئێستا وەفدێکی ناردووەتە بەغداد بۆ قسەکردن لەسەر وەرگرتنەوەی ئەو پۆستە. لە دوایی ساڵی 2003 پۆستە ئیدارەکانی کەرکووک لە نێوان پارتی و یەکێتی وەکو گۆشتی خێر لە نێوان خۆیاندا تەخشان و پەخشانی پێوە کرا. لە ئێستادا یەکێتی دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەریش ئەو پۆستە بە مافی خۆی دەزانێت و پارتی بە تاوانبار دەزانێت کە بووەتە هۆکاری لە دەستدانی ئەو پۆستە، ئەویش بەهۆی بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگاوە. ئستحقاقی یەکێتی نیشتیمانی کورسان و کوردە لە کەرکووک بە جددی داکۆچی لە مەسەلەی پارێزگاری کەرکووکە کە ئەوە ئستحقاقێکی انتخابی خۆمان بووە گەر بگەڕێنەوە بۆ 2005ش. بەڵام لێرە ئەوەی کە کێشەیە ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان 11 ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی لەلایە بە ئەم قەستیش ناهێڵێت بێن بەشداری کۆبنەوەکە بکەن بۆی پارێزگارێکی نوێ دابنرێت. دیارە لە ئێستاە زروفێکی تایبەتی هاتوۆتە گۆڕێویش ئەوەیە ڕاکان سەعید دەبێتە ئەندامی ئەنجومەنی عێراق. بۆیە ئەو جارێکی کە ئەو بابەتە دێتەوە بەردەم و مناقەشە و ئێمە بە هیچ جۆرێک سازش لەسەر و بابەتە ناکەین و بابەتە بە حەقی کوردی ئەزانین لە ناو یەکێتی لە ناو حەقی کوردیشە بە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەزانین وە کەسێکی شیا و دابنین لەو شوێنە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لە دەستدانی ژمارەیەک پۆستی گرنگ لەلایەن کوردەوە کە گرنگترینیان پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەن بوو، لە ئێستادا پۆستی پارێزگار لەلایەن عەرەبەوە بەڕێوە دەبرێت و بەهۆی بایکۆتی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و بەشێک لە ئەندامانی کورد سەرۆکی ئەنجومەنیشی لەدەستداوە. نەتەوەی عەرەبیش لە ئێستادا ئەو پۆستە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بە مافی خۆی دەزانێت. الشخص السيد راكان هو نائب المحافظ. راكان سعيد جێگری پارێزگارە و پارێزگار نییە، بە وەکالەتە و پۆستە بەڕێوە دەبات. ئەوە یاسایە و پۆستەی پێداوە چونکە هەر کاتێک پارێزگار لێرە نەبوو یان لادرا ئەوە جێگر دەبێتە پارێزگار. ڕاکان سعید لە حاڵەتێکی تایبەتەوە هاتووە بۆ پارێزگار دوایەوەی حکوومەتی عراقی هاتووەتە ناوچەکە و لەو کاتەوە سەرۆک وەزیران دەتوانێت کەسێک بە بڕیار بۆ پڕکردنەوەی ئەو پۆستە دابنێت. بۆیە تا ئێستا ئەوە بە وەکالەت ئەو پۆستە بەڕێوە دەبات نەک بە ڕەسمی. بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیەش دەبێ ئەنجومەن کۆ بێتەوە و چارەسەری بکات. بەڵام ئێستا بەهۆی ئامادە نەبوونی برادرانی پارتی لە ئەنجومەن ناتوانین ئەو کێشەیە یەکلا بکەینەوە. بۆیە ئێستا کۆبوونەوە و دانوستان لە بەغداد لە نێوان لایەنەکان هەیە بۆ یەکلاییکردنەوەی ئەو کێشەیە. هەرچەندە بە بۆچوونی من یەکلاییکردنەوەی ئەو کێشەیە دەکەوێتە دوای ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. ڕاکان سەعید چاوەڕێی ڕەزامەندی دەکات بۆ بڕیاری دادگای ئیتحادی تا دان بنێت بە نەتیجەی هەڵبژاردنەکاندا. ئەو کات بەغداد دەتوانێت بڕیار بدات و بەبێ بڕیاری بەغداد هیچ کارێک ناکرێت. بە پێی ڕێژەی دەنگدەر و زۆرترین کورسی پەرلەمانی لە پارێزگای کەرکووک پۆستی پارێزگار مافی کووردە. لە دوای ساڵی 2005 تاکو ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەو پۆستە لەلایەن کوردەوە بەڕێوە براوە. بەڵام ڕووداوەکانی دوای ئەنجامدانی ڕفراندۆم و لەشکرکێشی حکوومەتی عێراق بۆ کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی تر وای کرد کورد 20 پۆستی ئیداری و ئەمنی تر لەدەست بدات. ئێستا بە وەکالەت لەلایەن عەرەب و تورکمانەکانەوە بەڕێوە دەبرێن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.